زیاتر لە 10 ساڵە حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم مافی یاسایی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی مەدەنی زەوت کردووە و بە بیانی و جیاجیا دەستی بە دۆسیەکەوە دەکات. ئەم ڕاگرنە درێژخانە کە بە بڕیاری 56 ئەنجومەنی وەزیران لە 2015 دەرچووە پاڵپشت بە مادەی 19 یاسای ژمارە 24 ساڵی 1960 دەوترێت کارێکی تەواو نایاساییە، چونکە هیچ یاسایەک ئەو دەسەڵاتە ناداتە جێبەجێکردن کە مافی شایستەبوونی فەرمانبەران بۆ ماوەیەکی درێژخایەن پەک بخات. ستاندنی بەو جۆرەی کە لە هەرێمی کوردستانە هیچ پاڵپشتێکی قانونی نیە و سەنەدێکی قانونی نییە. لە ڕووی قانونیەوە بە تەطبیقاتی قەزای و بە تەطبیقاتی ئیداریش وایە کاتێک کە کەسێک کاتێک کە پلەبەرزکردنەوەی بووە کرێگەر خۆی هۆکار نەبوو لە دواکەوتنی پلەبەرزکردنەوەکەی کەواتە بە ئەسەری ڕێژی پلەبەرزکردنەوەکەی بۆ جێبەجێکرێواتە کە من سەبەب نەبم بەوەی کە من خۆم هۆکاری دواخستنی پلەبەرزکردنەوەکەم بم لەم حاڵەتیانە بۆم نەگەر من لە یەکێکی 2026ەوە شایستی پلەبەرزکردنەوە بووم و ئێستا قرارەکەم بۆ دەرچوو بێ من لە یەکێکی 2026ەوە ئەبێ کاتێک کە موچەم بۆ بەستێ هەموو حقوقان و ئاسەوارانی کە پلەبەرزکردنەوە ئەیخاتەوە لەسەر موچەی بنەڕەتیم و لەسەر دەرماڵەکان ئەبێ هەموو ئانم بە ئەسەری ڕێژەی بۆ جێبەجێ بکرێت. کابینەی نۆ کە بانگەشەی چاکسازی دروشمی سەرەکی دەستپێکی کارەکانی بوو، بەڵام ئەویش وەکو کابینەکانی پێشخۆی بارگرانیەکانی سەرشانی فەرمانبەرانی زیاتر کرد و پەرلەمانتارێک دەڵێت ئەم حکومەتە لای داوەتە سەر خۆڵ و بە هیچ ناگەڕێتەوە سەر ڕێگە ڕاستەکە. ساکە حکوومەتی هەرێم حکوومەتی کاربڕێکەری هەرێم وەکو دەرگایەکە کە لە گرێژنە دەرچێ دەرگا کە لە گرێژنە دەرچوو چەندێ محاولەی لەگەڵا بکەی مادام نەخێتەوە شوێنی خۆی خراپترێکی وەکو سیارەیەکە لە جادە ڕاستەقینەکەی خۆی لە جادەقینەکە لادا و بچێتە سەر خۆڵ کە چووە سەرخۆڵ لەوانەیە ئەگەر وەریش نەگەڕێ بە ئاسانی گرفتی تریت بۆ دروستەکە. ئەمانیش بەڕاستی ئەوەی کە ئێستا یەکەم کار بەڕێکەرە دووهەم بەڵێ ئێستا لەسەر خۆڵە و وردە هەر دووری شەکەوێتەوە بە ئاسانی نایەتەوە سەر جادە سەرەکیەکەی خۆی ڕێگە ڕاستەکە. ئەمان بەڕاستی کە چوونەتە ناو مەساحەی نایاسایی بوونەوە ئیتر وایان لێ هاتووە ڕاهاتوون لەگەڵ یا گویان لەوە نییە گینا پلەبەرزکردنەوە و ئەمە مافێکی یاساییە تۆ کە ڕێزە لە یاسای خۆت نەگرت ئیتر نازانم یعنی تر هیچ مانایەک بۆ هیچ نامێنێتەوە بۆیە بەڕاستی ئێمە بێینەوە سەر چوارچێوە یاسایەکەی ئەبێ بێنە سەر جادەڕێت سەرێکیەکە ئەبێ دەرگاکە بخێنەوە ناو گرێژنەکەی کە ئەمانیش تا ئێستا ئەمەیان قبوڵ نییە. شارەزان دەڵێن لە کاتێکدا داهاتی حکومەت زیادی کردووە ڕاگررتنی ئەم مافە پێچەوانە یاساکانی 2012 و یاسای چاکسازی ساڵی 2020 فەرمانبەران داوا دەکەن کابینەیەک کە بانگەشەی چاکسازی دەکات بۆچی لەگەڵ دروشمەکانی خۆی ڕاز نییە و پێویستە دەست بەجێ کەرامەتی یاسا بگەڕێنێتەوە و کۆتایی بەم زوڵمەداراییە بهێنێت. ڕامێر عوسمان کەناڵی پێام سلێمانی.